هەموو بیرۆکەکان و بنیادنانی ئەم بیرۆکەیە لەلایەن خۆم و کەسانی بە پاڵپشتی کەسانی دەوروبەر توانیمان ئەم شوێنە دروستکەین. ئێمە دیزاین و جێبەجێکردنین. دیزاین واتە تۆ زەویەکت هەیە تۆ نەخشەی بۆ بکێشی، ئێمە نەخشەی زەویەکە ڕادستێک ئەوان ماڵەکە ئەەکەین، هەروەها دواتر جێبەجێکردنی ئەم خانۆ بەپی ئەم نەخشەی کە دیاریکراوە لەلایەن ئەندازیاری دیزاینەوە. هەروەها دواتر دابینکردنی تەواوی کەلوپەلی ناو شوێنەکە بە کواڵتەیەکی بەرز تا ڕادستکردنی کلیل. کۆمەڵی زروف و کۆمەڵی کەس ئەبنە هۆکار بۆ ئەوەی بیر لەوە بکەیتەوە چۆن تۆ بۆ نمونەوەک و خۆم چۆن لانەیەکی چاکتر دروستکەم لە داهاتوو، چۆن هەنگاوێکی چاکتر بنێم بەرە و داهاتوویەکی ڕووناکتر، مرتاحتر، بێخەمتر لە قورسەکانی ژیان کە ڕۆژانە ڕوبەڕووی هەر تاکێکە بێ لە ئێمە. ئەم بیرۆکەیە وەکو دروستبوونی بڵێ دروستبوونی ئەم بیرۆکەیە لەلایەن خۆم بووە کە زۆر هەوڵم بۆیە و تا گەشتوینە بەم ڕۆژە بە دڵنیاییەوە کۆمەڵێک قورسی و خاڵی زۆر ڕوبەڕوون بووەتەوە، نەگۆکو ئافرەتێ بەڵکو وەکو ئەندامێک لەم کۆمەلگایە کە بەعام ئیش و کارتیایە نییە، ماندووبوونێکی زۆر ویستە ئەم بگین بەمەی ئەمڕۆ. وەکو قورسی هیچ شتێک نییە بەناو قورسی یاخود مەحاڵ. لێرە چی ئەمێنێت؟ چۆنی گفتوگۆکردن و مامەڵەکردنی تۆ لەگەڵ ئەم شتانی کە ڕوبەڕوودیە کە تۆ ئەتوانی نایبنی گرفت، ئەتوانی نایبنی قورسی، ئەتوانی نایبنی شتێک کە هەرگیز ناتوانم تێپەڕێنم. بۆیە من قەت لە شتەکان کە باڵێن قورسن یاخود گرفتن کە ڕوبەڕوون بوونەتەوە قەت ناوێکی دیاریکراوم لێ نەناوە، وەکو شتێ سێرم کرۆ کە هاتۆتە بەردەسم و بە دڵنیایەوە ئەی بەزێنم. کۆمەڵی پاڵنەری پۆزتیڤ کەسانێکی چاک کە پاڵپشت بوونە بۆم لەگەڵ کۆمەڵی کەسانی نێگەتیڤ. پێم باشە لێرەیە باسی پۆزتیڤەکە بکەین، کەسە چاکەکانی ژیان، چکە عادەتەن هەر ئەوان ئەمێننەوە لەگەڵمان. لێرە باوکم، دایکم، ماڵەوەمان بەعام، هاوسەرەکەم پاڵپشتی سەرەکی من بوون بۆ دەستپێکردنی ئەم کارە و گەورە بوون بەبێ ترس، چونکە لە هەموو ئیشێکی تازەیە تۆ ترسێکە بۆ دروستە بێ. کەسانێک هەمیشە لە پشتە بن و پێ بڵێن دڵنیاین لە تواناکانە، ئەمە خۆی پاڵپشتێکی زۆر گرنگە. باری ئابووری خاڵێکی زۆر گرنگە لە ژیانی هەر تاکێک بە تایبەت ئافرەت، چونکە بەڕاستی ئێمە زۆر بەمان وا ڕاتوین کە ژیانمان لە چوارچێوەیەکی دیاریکراو بێ، تەنها بۆ نمونە نان خواردن و چێشت حازرکردن و مناڵ و خێزان، کە ئەمە خاڵی سەرەکیە لە ژیان بێ ئەوە ناڕواتە ڕێوە. بەڵام گرنگ ئەوەیە لەناو ئەم هەموویە تۆ خۆت لە یاد نەکەی من خودی خۆم کێم. ڕاستە من بۆ نمونە دایکێکم، من هاوسەرێکم، بەڵام ئایا لانە خۆی کێیە؟ بۆیە من لێرە ئەو شتم هەڵبژار کە من خۆم پێم وابێ دەستێکی چاکم هەیەتیایە، من ئەتوانم لە دیزاین ئیش بکەم، چێژێکی زۆر تایبەتی هەبوو بۆم. واتە ئێمە هەمومان ڕۆژەیە دڵنیان لەوەی کە ئەمرین، بەڵام کەسانێکی هەموو ڕۆژە هەڵستن ڕۆژەکە ئەکەن و شەو ئەنونەوە. ئەمە هیچ شتێک ئەنجام نان لە ڕۆژەکان، ئەمە بە تاوەتی دژی بیرۆکەکانی منە. پێم وایە ئەو کاتی کە ئیشیشم نەبوو، ئەم ئیشم نەئەکرد، قەت بێ ئیش دانەنیشتوم. دەوری خەیاتیم کردووە کە لە دەورەکە بە پلەی دووەم دەرچوومە کە بەلامەوە مەبەز بوو من ڕۆژانە شتێک ئەنجام بم کە لە داهاتووە پێم وایە بتوانم بەکاری بێنم بۆ ژیانی خۆم. کە من بۆ نمونەی ئیشێ بکەم لە کۆتاییەوە ئیشەیە کە بۆ نمونە پارەکەی وەرەگرم، یەک مستیلێ بۆ خۆ بکڕی، یەک جانتا، یەک گوارە کە چەنە شتی بەسیتن، هەر لە خۆتەوە هەستەکەی ئەمە یعنی با بڵێن ئەنجامی ئەو ماندووبوونەیە کە تۆ کردوتە، ئەمە هەمووی ئەبێ بە پاڵپشتێک پاڵنەرێک، بەڵکو تۆ لە داهاتوە هەوڵی زیاتر بیت و بارێکی ئابووری سەربەخۆ هەبێ بۆ بەدیهێنانی خەونەکانت کە لە گوارەوە دەست پێکە تاکو گەورەترین شت کە وەکو ئافرەتێک. ئافرەت تواناکانی زۆر لە ڕادە بەدەرە، چ ئەوەی بە خۆی ئەزانێت کە توانای هەیە و دەستی بەکار کردووە، چ ئەوەی بە توانای خۆی ئەزانێ و ڕێگری لێکراوە، چ ئەوەی بە توانای خۆی نازانێ و دانیشتووە. هەر سێ جۆرەکە باوەڕکە توانایەکی زۆریان هەیە لە هەر شتێکە خۆیان بیانەوێ، چونکە ژن کاتێک کارێ ئەنجام ئەدا دڵنیام زۆر بە پرۆفێشناڵی ئەنجامی ئەیە، چونکە هەر ئەو ژنەیە کە ڕۆژێک ئەبێ بە هاوسەر و هەر ئەو ژنەیە کە ڕۆژێک ئەبێ بە دایک، بەجددی ئەم دوو پیشەیە قورسترین دوو پیشەیە کە بخرێتە سەر شانی کەسێک. بۆیە پێم وانیە ئیشێک لە دەرەوە بتوانێم ئەوەنە قورس بێ کە نەتوانێ کە جێی گومان بێ بڵێ ناتوانێ بیکە. ئەمە وەکو ئافرەت وەکو کۆمەلگا لە ئێستاە بەڵێ لە کۆمەلگایە من کەسانێکی ئەناسم یاخود تۆ یاخود ئەم هەر کەسێک کۆمەڵێ ئەندام ئەناسین کە کێشەی ئەوانەیە کە ڕێگریان لەوە کراوە کە ناتوانن دەست بەکاری خۆیان بن یاخود شتەکانی خۆیان بەخۆی چیەوە، یاخود بەهۆی کللتوری خێزانەکە یاخود کللتوری کۆمەلگا. پێم وایە بێ ئەم شتانە ببەزێنین. ئەگەر تۆ بتەوێ ببی بە شتێکی تایبەت
ئەبێ لە چوارچێوەی ئەم کۆمەلگا ئەم خێزانە تۆ ئەمە ببەزێنی من ناڵێم بڕۆ شتێ بکە کە دژی کۆمەلگا بێ نەخێر هەمیشە وتومە ئەو کللتورانێک کە ئێمە پێی پەروەردەبووینە ئێمە بەوانەوە هەین هەر کات ئەوانەمان لە دەستدا ئێمەش نین واتە ئەنجامی ئەو شتانە بە کە با بڵین تۆ بەهرەوە هەیەتیایە لەو چوارچێوەی کللتور و خێزانەی خۆت دڵنییا بە هەموو کەسی ئەگا بە شتێکە خۆی ئێوێ ئەم خۆڕێخستن و ئابووری خۆڕێخستنی ئافرەتان پەیوەندی بە باری هۆشیاری کەسەکانە هۆشیاری ئەم کەسی بەرامبەرم چەندێکە ئایا من خەڵگە ناسم لە مانگێکە 400,000 هەبێ ئەچ یەک بۆ دیەکرێ بە 300,000 واتە لێرە ئەم کەسە بە هیچ شێوەیەک باری ئابووری خۆی ڕناگرێ با ئیشکا خۆ ئیشکردن هەر ئەوە نیە تۆ مانووبیت و هیچ دیار نەبێ نەخێن مانووبوونت ئەبێ بە ئەنجام بێ و هەروەها ئەمەی کە ئێستا تۆ تیایت ئەنجامی ئەوانەی ڕابردووە ئەگەر تۆ بتوێت لە داهاتوە شتێکی چاکە هەبێ ئەبێ بزانی لە ئێستا چی ئەنجامەی چ کارێگەکەیت و چی ئەنجامەی زۆریش گرنگە بەلای ئەو کەسانەی دەوروبەر یاخود ئەوانەی کە من بیان ناسمیان تۆیان هەر کەسێک کە هەر کەسێ لەوان باری ئابووری خۆی هەبێ کاشتەکانی زۆر بەڕێکی بەرێتە ڕێوە لە ئێستا ئەگەر بمانەوێ دابشکردنی گەنج بکەین بەپی ئەم پرسیاری کە جەنامە دەیکەی ئەبن بە دو جۆری یەکەمیان ئەوەن کە هەمیشە لە ڕاکردنن بۆ بەدیهێنانی خەونەکانیان دوورن لە دانیشتنی دۆمینە و کافتریا و گەڕان و ڕەفیق و سۆشیال میدیا جۆرێکی کەیان بە تەواوەتی پێچەوانی ئەمن کە بە تەواوەتی بێ ئومید بوون یعنی لە قورئانە ئەڵێ وەجعلنا الليل لباسا والنهار معاشا واتە شەو کاتی نووستنە ئێمە زۆر بەداخەوە خاڵی سەرەکی کە تێک چوە لە ژیانمان نووستنە هیچ کەس نانوێ هەمووی تا 3 و 4 و 5 بە دیار مۆبایل و سۆشیال میدیا ئەمە لە سۆشیال میدیا تۆ سەیری سەرکەوتنی کەسەکانەکەی لە کاتێکا تۆ خۆت ئەفەوتی ئاگاو لە خۆنیە بەرامبەری ئەوە بەیانی بێ زۆر درەنگەسی نیوەی ڕۆژەکەت ڕۆشتووە ئەمە خۆی لە خۆیە کێشەیەکی زۆر گەورەیە جی دڵگرانیە بۆ ئەوەی کە ئەبینی گەنجەکانمان کاتەکانیان هەروە ئەڕابێ ئەنجامدانی هیچ شتێک من بیر ناکەمەوە لە ڕۆژێکا چەندێکم ڕەنجیاوە بیر ئەەکەمەوە لە ڕۆژێکا چەندم شت ئەنجامیاوە چونکە ئەگەر چاوم لەوە بێ کە من چەنەمانە بوومە باوەڕکە لە 2 سەعات یەکەمی ڕۆژەکە بێ بچمەوە ماڵەوە بڵم تاوە چونکە کە تۆ ئەوە لەسەر بێ چێژ لێنەی ماڵ پاکەیتەوە میوان ڕاگری ئیشی ئۆفیس بکەی کۆنتاکتت لەگەڵ خەڵک بێ بەردەوام 2 مۆبایلێ پێبێ بەسەر 2 کۆمپیوتەر تۆ ئیشکەی ئەمە مانووبوونێکی زۆرە ئەگەر چاوت لە بتێ بۆ ڕێژەی ڕەنجدان و مانووبوونت بەڵام کارکردن و ماندووبوون شتێکە کە هەرگیز چاوت لەوە نیە من چەنەمانم چاوم لەو ئەنجامەیە کە دەست مەکەوێ کە ئیشێک وەرەگرم 2 مانگ من شەو و ڕۆژ ناخەوم بە دیاری چاوم لەوە نیە چەنەمانو بوومە یاخود چەنە داهاتم هەبووە ڕەنگە من تاکە کەس بم کە بیر لەوە نەکەمەوە کە من چەنە داهاتم هەبووە لەو ئیشە ئەوەنەی بیر لەوە ئەکەمەوە کە ئەم ئیشە چەنە جوان ئەنجام دراوە و چەنە خەڵک دواتر ئەیبینێتەوە دەستخۆشیم لێ ئەکاواتە جێدەستم دیار بێ لەو شوێنەی کە من کارم تیا کردووە ئێمە لێرە ستافێکین چەند کەسێکین ئیشی دیزاین و جێبەجێکردن ئەکەین لەناو ئۆفیس طبعا ڕۆژانە سەردانی ستافەکەمانە بێ بۆ مناقەشەکردنی کارەکان ئەگەر ستافی کارەبایی بێ ستافی کناف بێ ستافی هەر شتێک بێ بەڵام ئەندامە ئەساسیەکانی ناو ئۆفیس ئەندامە سەرەکیەکان خۆمم کە بەڕێوەبەری دیزاین و بەڕێوەبەری ئۆفیسەکەم و دیزاینەکان لەلایەن خۆمەوە ئەکرێ دواتر کاک ڕێکوت کە ئەندازیاری جێبەجێکارە ئەو با بڵین تایبەتە بە ئیشەکانی دەرەوە هەروەها لێرە شەمخانمان لەگەڵ ئیش ئەندازیارە و ئیشی دیزاینمان لەگەڵ ئەکات هەستێکی یەکجار خۆشم چونکە دڵنیا بە هەر کەسێک لە ئێمە کاتێ بڕیارەیە شتێکی وا گەورە بکە باگراوندێکی زۆری هەیە ئەو باگراوندە چ خۆش چ ناخۆش کەوای لێ بکە ئەو بڕیار بات و ئەمە دروستکە کە ئەبینی ڕۆژانیتە ئەو شوێنی کە خۆ دروستە کرد بە ڕەنجی شانی خۆ بە مانووبوون و بیرۆکە و ساتەکانی ژیانت چێژەکەی پێم وانێ بتوانم بە دێڕێک یاخود بە چەند وشەیەک لێرە وەسفیکەم ڕەنگە هەرگیز بیرم نەکرد بێتەوە من ببم بەوەی ئەمڕۆ بەڵام هەر ئەو باگراوندە هۆکارە بەوەی ئەمڕۆ کە ئێمەتیایین